ئێستا دەچمەلای ئیبراهیم زیاد پامنێری پێم لە هەولێر. ئیبراهیم سڵاو لێ بێتۆم کاتت باش. قەباری ئاگرەکە چەندە و بەگشتی زیانەکان چەندن هۆکارەکەی تاوەکو ئێستا ڕوون بۆتەوە؟ کاجان سڵاو لێبێت لە ناوچەی پیشەسازیم لە هەولێر نزیکەی کاتژمێرێک بەر لە ئێستا ئاگر لە کۆگایە کەوتەوە کە وەکو لەو دیمەنانەی کە ئێمە دەیبینین تەواوی کۆگایەکە سوتاوە لەگەڵەوەی کە خاوەنەکەی باسی دەکات نزیکەی 10 دەفتەر زەرەر و زیانی بەرکەوتووە و هۆکاری ئاگرەکەش ئەوە بووە کەەوە ئەوان کاتێک خەریک ناخواردن بوون و غازیان بەکارهێناوە بۆیە لە ناوچەی پیشەسازی لە هەولێر هیچ سیستەمێکی بەرگری شارستانی لێ نیە نەیانتوانیوە ئاگرەکە سەرتا کۆنتترۆل بکەن تاوەکو بەرگری شارستانی هاتوۆتە ئەم شوێنە بەداخەوە تەواوی شوێنەکە سوتاوە زەرەر و زیانەکانیش زۆر بووە. من ڕاستەوخۆ دەچمە لای خاوەنی کۆگاکە و باسی هۆکاری ئاگرەکەی لەگەڵ دەکەم. سڵاو لێ بێت ئەگەر بێت ئێرە خوای گەورە بۆتان قەرەبوو بکاتەوە. هۆکاری ئاگرەکە چی بوو؟ بە قورآن ئەوە نیورانی شیوان گەرم کردەوە بتڵە غازێک کچکە هەیە دیارە لە پاشان هاتیە نانیان خواجە دووبرا و برازایەکەم لە پاشان ئەوانە زۆری بوونە غازەکە تەقیە و بوویتە ئاگرەکە دوای پەرەی ساندیە و کۆتر دەرچ. هیچ سیستەمێکی بەرگری شارستانی لێرە نییە؟ بە قورآن نییە بەس لێرپانە زەمعات گەشتبنێ بەس پێڕان نەگەشتبن دوای هەری خات هەریقیش باش زوو هات سێ هەری خات بەس ئاگرەکان بەقەوە دوو چاری نەکرات جاتر باغە و مەشینە و بەخۆزانی پەنزی تێدایە و هیچ کەستان بریندار بووە؟ ناوەڵڵا سەلامەتی لەخوای بەزاد تەنها ئەم کۆگایە سوتا؟ ئەو ئێرە سوتایە ئەرێ دوکانەکە بە کاملی سوتایە تقریبان چەند زەرەر و زیان بەرکەوت؟ بە قورآن ئەشیاکان بایەتە 9 دەفتەری بە خۆمان کردیمە بێزگە لە ئاشای نوێشمان کرد لەگە دەمان فرۆژ ئاشای نیسانیە ئاشای دوکانەکە دەوروبەری دەفتەرەکەم ساری لێ بکات چی تێدا کۆگاکە دەبینین بزوێنەری ئۆتۆمبیلی تێدا بخێر بیت. بەڵێ ئەوەی کە بیستان ئەوە سەرنج و قسەی خاوەنی کۆگایەکەی بەداخەوە کە نزیکەی 10 دەفتەر زیانی بەبەرکەوتووە. هۆکاری ئاگرەکەشەوە بووە کەوا ئەو کەسانەی کە لێرە کار دەکەن خەریکی لە کاتی ناخواردن کە نانیان گەرم کردوتەوە ئاگیان لێ نەبووە ئاگر لە کۆگایەکە کەوتوتەوە دواتر ئاگرەکەیان پێ کۆنتترۆل نەکراوە و ئاگرەکە لە کۆنتترۆل دەرچوە و تەواوی کۆگاکەش سوتاوە. بەڵێ سپاس بۆ زانێرەکانی تۆ ئیبراهیم زیاد لە ناوچەی پیشەسازی هەولێرەوە.